خەڵک لەو دەسەڵاتە نیگەرانە تووڕەیەکە هیچ ئومێدێک دروستکاییەک نابینێ بۆ چاکسازی بۆ چارەسەر و کاتێکیش کە خیتابیان هەیە کەوتاریان هەیە جگە لەوەی کە تۆمەتە دەنە پاڵ ئەو خەڵکە ناڕازی و تووڕەی لە هەرێمی کوردستان هەیە کە هاوڵاتی وڵاتی خۆیانە لە جیاتی ئەوەی کە پەیامی ئومێد بەخش بدەن لە جیاتەوەی نەخشەی چارەسەری قەیرانەکان بخەنە ڕوو لە جیاتی ئەوەی کە ینی ئومێد بدەنەوە بە هاوڵاتیەکانیان کە ئەوان هەنگاویان ناوە هەنگاوەنێن بۆ چاکسازی دێن بە بەردەوامی تۆمەت با بڵین تۆمەتە دەنە پاڵ خەڵکە تووڕە و نیگەرانەکەی وڵاتی خۆیان هەموو ئەوانەی کە لە هەرێمی کوردستان خۆتە زانی ئەو خەڵکەی کە تووڕێ لە سەرجادێ ئەوەی لە ماڵەوەیە تووڕێ داوای حەقی خۆیەکە داوای مافی سەرەتایی خۆیەکەوە کاوڵاتیەک لە هەرێمی کوردستان دەسەڵاتێک ناتوانێت ئێمە بەردەوامی وتومانە دەسەڵاتێک ناتوانێت بۆ ینی بۆ هەمیشە یا قۆناغێک کە توانێت ڕوبەڕووی زۆرینەی هەرە زۆری میلەت بێتەوە لە پێناوی کەمینەیەکی مستەفیددا لە کۆتاییدا هەر زۆرینە سەرەکەوێت